حکومت هرما کردستان ریکارن پیویست تدبیرن پیویست گرسنا بر برو بنا کرونا ریگریا زیادتر یا بلاف بناوه بوی مبسته قداهای هات نچوینه هات یارگه هندن لنابنده پارزگهان و چوناش بو قضایانجی دا سپیشال راپورت که دا زیادتر درباره گاوین حکومت آلی کاری کرنا خلکه حتی چند آوانا پابندن امه بزانیم. حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای نزیکبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە سنوورەکانی ڕێنمایی زۆری دەرکرد. داوای لە هاو نیشتیمانیان کرد گردبوونەوە نەکەن و چوونە دەرەوە لە ماڵەکانیان کەم بکەنەوە و دەوامی دام و دەستگاکانی کەم کردەوە. دواتر قەدەغەکردنی هاتوچۆی ڕاگەیاند. سەرەدا قەدەغەکردنی هاتوچۆ لە سنووری قەزای ناوەندی هەردوو شاری سلێمانی و هەولێر بوو بۆ ماوەی 48 کاژێر. بەڵام بەهۆی هەستیاری بارودۆخەکە قەدەغەکردنەکە بۆ ماوەی 72 کاژێری دیکە درێژ کرایەوە. قەدەغەکردنی هاتوچۆ ئەمڕۆ بۆ ماوەی 5 ڕۆژی دیکە درێژ کرایەوە. ئەمجارە هاتوچۆی نێوان قەزاکانی هەردوو شارەکەشی گرتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات لەو ماوەیە کە قەدەغەی هاتوچۆ هەیە هاو نیشتیمانیان هیچ کەم و کوڕیەکیان نەبێت. کاک نەبەس ئەگەر یەکێک بۆ نمونەیسا باری دارایی خراپ بێ قەدەغەی هاتوچۆ هەیە ناتوانێت بچێ ئیش بکە خواردنی نەبێت لە ماڵەوە ئێوە چی بۆ دەکەن وەکو قایمخانێت تاوان بە هاوکاری لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی ئێستا باشە بای دەتوانم لێم نزیکەی یەک هەفتە خۆراک پێدەدرێ ئازقا بەڵام بەرنمەیەکی زۆر ڕێکپێکدانراوە هەر ئەم ڕۆژ لەگەڵ دەستگا لەگەڵ بەڕێز پارێزگا جێگری پارێزگا لەگەڵ دەستگای خێرخوازی کۆبووینەوە بۆ تاتۆکردنی ئەو بابەتە ئەو هاوڵاتیانە دەتوانن پەیوەندی بەو ژمارەیە بکەن ئەوانەی کە باری داراییان خراپە و ژمارەیەک دادەنێن 1950 206 15 206 15 لە ڕێگای ئەو ژمارەیە دەتوانن پەیوەندی بکەن یەک ژمارەیە کاک نەبەس جارێک ژمارە بەڵام چەند کەسێک وەڵام دەداتەوە لە هەشتی بەیانی تاکوچاری ئێوارە ئێستاشەیە ئەم ڕۆژەیە بەردەستە بە زووترین کات هەوڵ دەدرێتەوە ئەو بڕە سەلەکی غیزاییە بگاتە دەستی بۆ ئەوەی سوودی لێ ببینیتن بەلایانی کەم بۆ ماوەی یەک هەفتە ئەگەر خێزانێک بی لە 5 کەس پێکاتی بێ هەوڵاتی ئەگەر درێژکرێتەوە کارەبای دەبێ ئاوی دەبێ غازی دەبێ دوکانی سەوزەی دەبێت مارکێتی دەبێت وەگەر هەژاریش بوو کەسابەتی نەبوو نەیتوانی ئەو شتانە بۆ خۆی بکڕێ سەڵی خواردنیێتێتەوە. ڕاگرتن و قەدەغەکردنی هاتوچۆ بە جۆرێک ڕێکخراوە کە هاو نیشتیمانیان کەم و کڕیان نەبێت لە خزمەتگوزاری پێویست بەشێکی دوکان و مارکێتەکان بۆ پێداویستیەکانیان دەکرێنەوە بەڵام داوا لە هەوڵاتیان دەکرێت کە پابەندی ڕێنمایەکان بن. قەرەباڵغی لە دوکانە کراوەکاندا نەکرێت ئەو کەسەی پارە وەردەگرێت لە دوکان و مارکێتدا جیاواز بێت. نابێت ئەو کەسەی گۆشت یاخود سەوزە و میوە دەکێشێت هەمان کەسیش پارە وەربگرێت. دەی برام دەی کاکە لەگەڵ گۆمانە بوو برام ێرە چۆرکەن دەی برام لە مەسلحەتین گۆمانە دەی چاوەکەم لەناو بازاڕی تەیراوە وانە بەرێ خەڵک بە قسەتانەکە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێەکە ئەو ڕێنمانەی کە لە پارێزگا و قایمقامەتێ دەرچوون جێبەجێەکەن خۆ ڕێنمایەکان دوکانی تەڕەفرۆش و قەسابەکان بکرێنەوە بەس خەرک بە فێرێوانە زۆرتر دێنە دەرێ هەیە لە مارە ناعێت و بێزار بۆ دێتە دەرێ نائیلاجەمە مەعەدەل دەسوڕێنەوە ئاگاداران دەکەنەوە کاکە بڕۆنەوە ئێستا تۆ لەو پێشەوە بە دوکانێکی گۆشت فرۆشت دەگوت بڕۆ ژوورەوە ڕێنمایەکانە بێ کابرا لە ژوورەوە دەبێ بستە ژۆرەوە پەنجەوانە و کەمامەی لە دەست بی باشە نەفرە چیەکەن بی بەس بۆ پارەوەگرتی نابی دەست دەگۆشت و ئەوشتانە هاو نیشتیمانیان بەشێکیان پابەند نابن بە ڕێنمایی و یاساکانەوە. ئەو بازگانی کە دروستکراون بۆ ڕێگریکردن لە هاتوچۆی هاو نیشتیمانیان سزای ئەو کەسانە دەدەن کە پابەند نین. باشە گەنجۆ چیانتان پارێ وەردەگرن چیانتان چێش دەی کاکە ئێرە چۆرکەن دەی برام ئەشاد بکرە و ڕامەستە ڕاست بڕۆنەوە ئێستا بێم برادەرە یەکێکە بێ بەس پارە وەرگێوانە پەنجەوانە لە دەستە
ملوان بەس ماوادی فەورەکە بەس چیانتان پارێ وەردەگرن کاچ ساحبی لێرە نییە ساحبی لە ماڵ ئەدی نەماگۆ یەک نەفەر پارەی وەگری یەکی پەنجاوانەی لێ دەست بەرسک بەڕێکە الان دخلت اذا بالساعه شكا ئستان گۆم هاتنێ دۆ چکردێ لا انا برام هو کەتوانی بەڕێکە بس وصوي صاحب دكانك زوناني خذها دە باشە برازە یەک لێک نێزیک مەکەونەوە لەو لە ڕاستەچی ئەو هات کڕی ئەوت کە بابێ دەی برام لەو مەستعاتی گۆمانە باشە برام دەی چاوەکەم 122 ئەو ژمارەیە کە پێی دەڵێن هێڵی گەرم و بەردەوام بەردەستە 5 مۆبایل و 5 ژماری نۆرماڵن هاونیشتیمانیان لە کاتی هەستکردن بە هەر نیشانەیەکی ڤایرۆسەکە پەیوەندی پێوە دەکەن بس عماري أوراق والله قصدي صار تلفون تمام یازدەونی نەبووە یازدەونی نەبووە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 كاكي شهر تلفون 29 31 32 سيدي لا هشتي بيانيو هشتي بيانيو سيدو حالتك نشنا وتهم كمان كورونا اللي ذكري رشانة وتنقى نفسية أو دام نشنا سوشوار ترجميني بيانيو او حالتك زياده لسه صوت الفرزات زبدة زراوي حالتك كان يساوي عفوا زماني كورونا وش مبيد وخستخاني بس نامي شاني توام بدل نامي شاني توام بدل شيء لە شاری هەولێر 17 ئۆتۆمبیلی فریاکەوتن بە تەواوی تیمەکانیانەوە ئامادەن لەگەڵ چەند تیمێکی فریاکەوتنی زێرەبانی تیمەکانی زێرەبانی لە کاتێکدا دەردەچن ئەگەر یەکێک زانیاری بدات لەسەر کەسێک کە لە وڵاتانەوە هاتبێتەوە کە ڤایرۆسەکەی تێدا بڵاو بۆتەوە و نەچۆتە شوێنەکانی تایبەت بە کەرەنتین کراوان لە گشت شارەکانی باشووری کوردستان نەخۆشخانەی تایبەت چۆڵ کراون و تەرخان کراون بۆ توشبوانی نەخۆشیەکە تاوەکو توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا نەچێتە نەخۆشخانەیە کە نەخۆشی دیکەشی تێدا بێت. لێرە قۆناغی دەتوانم بڵێم هەم کۆنتترۆلکردنە و هەم قۆناغی دەستپێکردنی چارچەکردنە لەبەرەوەی لێرە گومان لێکراوان یەکەم شوێن لەلایەن پزیشکەکانەوە لە هەر شوێنێک ڕەوانە ئێرە دەکرێت ئێرە ترانزیێتە لێرە چەند کاتژمێرێک دەمێنێتەوە تا پشکنەکەی دەردەچێت لە تاقیەکەی تەنیشتمان ئەم تاقیە پشکنینی چەند کاتژمێرێک پێ دەچێت دواتر ئەم نەخۆشییان دەگەڕێتەوە ماڵەوە یانیش داخل دەکرێت حل دەکرێت لە بۆ نەخۆشخانە ئەگەر یەکێک گومان لێکراو بوو یان تەلەفۆنی کرد بۆ 122 ئەگەر زانیان ئەگەری هەیە ڤایرۆسی کۆرۆنای هەبێت دەیهێن نێرێک دەبێت ئێرە لێرە جیاکراوە دەبێت پاژەوەختە نەتجەکە دەردەچێت لێرە سوابی لێوە دەجرێت نمونونەکەی لێوە دەجرێت و هەندێک جار بەڕاستی هەندێک شتریش دەمێنێتەوە تا تکرارکردنەوە ژێوانی پۆزۆتیڤن 2 تستی بۆ دەکرێتەوە. ڕێوشوێنە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە گرتینیابەری بە ڕێوشوێنی جددی و کاریگەر ناویان دەرکرد سەرچاوی ڤایرۆسی کۆرۆنا بۆ باشووری کوردستانیش وڵاتی ئێران بوو ئەو کەسانی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون لە وڵاتی ئێرانەوە هاتبوونەوە. کە گەیشتە ئێران ئێمە بۆ ئێمە ئێران نیشانەیەکی ئاگدارکردنەوەی تند بوو چونکە طبعاً بە تەکید و ئێستاش ئەمە ئەوەی کە هاتوتە عێراق لە ئێران هاتووە بە تایبەتی هەرێمی کوردستان سنوورێکی زۆرمان هەبوو دەرگا کراوەیە لەسەر پەرزگەکانی تری عێراق لەسەر ئێران هاتوچۆ کراوە بوو. ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە بۆ ئێوە باشە بۆ تیمەکانی تەندروستی بۆ تەندروستی هەموو پشتگیری درێژکردنەوەیەکان ئێوە کاگدکتۆر پێشنیارتان کردووە کاگێدی هەموو ئیجرعاتێک هەندێک یعنی بچی بێت لە مخەلەفاتی خۆشی هەیە خاڵی بەهێز و لاوازی هەیە بەڵام هەرچۆن بێت سوودەکەی زیاترە هەرچەندە تەسیری لەسەر باری گوزەران و هەندێک قورسە لەسەر ئەوانەی کاری ڕۆژانەیە یان داهاتی ڕۆژانەیە. لە باشووری کوردستان بە پێی ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆکتێلێکی دەرمان دەدرێتە ئەو کەسانەی
کە تەندروستیان جێگیر نییە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە. کالیتۆر ئێمەیسا چەند بێدمان هەیە بۆ ئەم نەخۆشە چارەسەرەکەی چیان دەدەنێ ئێوە ئەگەر خوانە خواستەی چێک نەخۆشکەوت پلانیشتان چییە؟ لە کاتی ئێستادا زیاتر لە 250 بێت لە هەرێم کوردستان ئامادەکرا بێت بە قەرێلەی نووسن وەکو قۆناغی یەکەم چۆندە چارەسەری بنەڕەتی یان بنبڕ نییە بۆ ئەو ڤایرۆسە ئەنتیڤایرۆسی شتایبەت بەڵام بە شێوەیەکی گشتی لە دنیادا ئێستا بە مسادەقەی ڕخرای تەنسیل جیهانی کۆکتێلێکی چارەسەر تعمیم کراوە ئێمەش تعمیممان کردووە لە وڵاتی عێراقش لە حکوومەتی عێراقی فیدرالی و لە هەرێمی کوردستان شێمە بریتە لە کۆمەڵێک لە چارەسەرەکانی دەرمانی مەلاریا و هەندێک ئەنتیڤایرۆسی HIV و هەندێک تامیفیلووە کۆمەڵێک کۆکتێلە ئێمە نیشتاندنمان کرد ئەوانە بەکاردێنین یاجەکە دەدرێت بۆ ئەوانەیە کە ئەکتیڤ بکەیتن وەکو نەخۆشی تەواوە نیشانەکانی ئەو چارەسەریان پێ دەدرێت بەڵام چاوەڕوانکردنەکە ئەگەر نیشانەشی نەبێت ئەو ماوەی هەردەبێت لە نوسخانە بێت دوای ئەوەی کە هیچ نیشانەی نامێنێ 7 ڕۆژ دواتر دوای دوهامین نیشانەی ئەگەر هەر نیشانەی نەبوو ئەوە 3 ڕۆژ لەسەر یەک تێستی بۆ دەکرێت بە نەخۆشێکی چارەسەرکە و دادەنرێت و دەکرێت ئەو کاتە بڕێ دەچێتەوە ماڵەوە. ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی 4 مانگە لە وڵاتی چینەوە سەری هەڵداوە. زۆربەی سەنتەرەکانی توێژینەوە و زانکۆکان و کارگەکانی دەرمان سەرقاڵی دۆزینەوەی پێکوتەیەکن و پێشبڕکیانە لەسەر زوو دۆزینەوەی کە چاوەڕوان دەکرێت لە کۆتایی ساڵ و سەرەتای ساڵی نوێدا بەرهەم بهێنرێت.